بەڵێ وەک بۆ خۆت فەرمووت ئەمڕۆکە ڕێک و ئێستاش کە ئێمە ئەو لێدوانە زەفت دەکەین دەقیقەن ساتە وەختی بۆمبارانی قەڵای دیموکراتە کە تێیدا 16 کۆشەری کورد شەهید بوون کە 6 کەسیان ئەندامی ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستان بوون. دوای یەک ساڵ لەم ڕووداوە ئێمە ئەمڕۆکە یادی شەهیدەکانمان دەکەینەوە و بە ڕێزەوە یادیان دەکەینەوە و لەگەڵ ئەوەشدا وەک جناب فەرمووت بەڵێ بەداخەوە دوژمنکاری کۆماری ئیسلامی ئێران لە دژی میلەتی کورد هەر بەردەوامە. لە ماوەی یەک ساڵ ڕابردووشدا جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان هەر درێژەیان بووە، لە کۆڵبەرکوشتنەوە بگرا، لە بەندکردنی چالاکانی کوردەوە بگرا، لە هەروەها ترۆر و شەهیدکردنی تێکۆشەرانی سیاسی و مەدەنی کوردەوە بگرا، لە هەموو بوارەکانی دیکەی حوزەی سیاسی و کۆمەڵایەتیدا ئەم پێشلکاریانەی مافی کورد وەکو نەتەوەیەک لە ئێران هەر درێژەی بووە. وە بۆ خۆشت باست کرد بەداخەوە لە بەشەکانێکی کوردستانیش هێستا وەکوونێ کورد نەگەیوەتە سەرمەنزڵی مەخسوود لە باکوور، لە ڕۆژاوە، لە باشوور، ئێستاش پرسی کورد یەکلا نەبووتەوە و ئێستاش دەوڵەتە ناوەندیەکان هەر لەسەر ئەم بنەڕەتی واکە هەتا ئێستا بوویانەکە حاشاکردن لە پرسی کورد، حاشاکردن لە نەتەوەی کورد لە ناو پێکاتێکی خواندا هەیە بەردەوامن و ئەوەش دەخوازەکە ئێمە هەموو هێزە سیاسەکانی کوردستان لە هەر بەشێکی کوردستان لەگەڵ یەکتر و لە بەشەکانێکی کوردستان پێکەوە لەگەڵ یەکتر پێکەوە هاوپەیوەندیمان هەبێ، هاوپەیوەندێک نەتەوەیی بەهێزمان هەبێ بۆ ئەوەیە بتوانین پێش بە پیلانەکانی ڕژیمە داگیرکەرەکانی کوردستان بگرین و بە یەکێتیوی ڕزی خۆمان نێڵین کە ئەوان لە خەونەکانیان سەرکەوتوو بن. ئێمە بەنسبەتی حەفدەی خەرمانانەوە هەر ماوەیەک لەوە پێشەوە هەر پەیاماندا بوو کە خەڵکە کوردستان وەک چۆن نیشانیاندا لە ڕۆژی 22 خەرمانان 4 ڕۆژ دوای موشک بارانەکەی خڵای دیموکرات هاتن ڕۆڵەکانی خۆیان بەخاوەن کرد، پرسی سیاسی و نەتەوەی خۆیان بەخاوەن کرد و لە ڕەفراندومێکی ڕانەگەیندراودا نیشانیاندا کە کوردستان خاوەنی خۆی هەیە، کوردستان پرس و شناسی تابێت بە خۆی هەیە. لە ساڵیادی ئەم ڕووداوە ناخۆششدا دیسانێکەش بۆ زۆرێکە پێیان دەکرێت ئەمە نیشان بدەنەوە. ئێمە تەبیعەتەن هەر پێداگری لەسەر سیاسەتەکانی پێشومان دەکەین، دەڵێن کە پتر لە هەموو کاتێک پێویستیمان بە یەکێتی ڕیزەکانمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە نێوان هێزە سیاسیەکاندا، لە نێوان کۆمەڵگا بە بژاردە و بە ئیلیت و هەروەها قاعیدەیدا کۆمەڵەکانی مەدەنیدا ئێمە دەبێت بە هەمومان خاوەندارەتی لەو شناسە بکەین، لەو پرسنەتەوەیە بکەین و بیبینە پێشێ.